هەموو سیمایەکی جوانی لە شاری سلێمانیا هەیە. سڵاوە لێ بێ یادی سلێمانی نزیکەی 9 ڕۆژی ماوە بەڵام ئێوە ئەمڕۆ دەستان پێکردو هۆکار چییە؟ بەڵێ سەرەتا بە خێراتتان ئەکەین یادی 241 ساڵەی دامەزرانی شاری سلێمانی پیرۆز دەکەین لە تەواوی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی. ئێمە ئەم ڕۆژە ئەم یادەمان کردوتەوە لەم ڕۆیە چونکە و کۆزان ڕۆژی 14 کاکاتە ڕۆژی یادی سلێمانی بەر ڕۆژی هەینی ئەکەوێ و لە پێش ئەوە شاپشویەکمان هەیە پشووی هەڵبژاردن و نەمان ئەتوانی یادەکە بکەینەوە. ئێمەش بۆ ئەوەی زیاتر کللتوری سلێمانی و ئەو شتانەی کە لە کۆندا لە سلێمانیە بوون و یادی دامەزرانەکەی بە قوتابیەکانمان ئاشنا بکەین بۆیە ئەم ڕۆژەمان دیاری کرد بۆ کردنەوەی ئەو یادە. ئەمڕۆ چیەکەن لێرە بۆ قوتابیەکان جلی کوردیان لەبەر کردووە چیان پێشێشەکەن؟ بەڵێ ئێمە لەم ڕۆژایە کردنی جلی کوردیمان کردووە ینی پۆشینی جلی کوردیمان کردووە بۆ قوتابیەکان بە ئیجباری کە بیکەن بۆ ئەوی زیاتر ئاشنا بن بۆ کللتورە کە لە جلی کوردیا هەبووە لە خواردنە کوردەوارەکانە هەبووە واروواوەکو ئەبینن ڕەشماڵێکیشمان هەڵاوە لە ناو ڕەشماڵەکەیە کۆمەڵێک شوێنی کوردەواریماندانەوە کە هەریە سوچێک و تایبەتە بە شوێنێکی سلێمانی بۆ قوتابیەکانمان. ئەمە وەکو چالاشیەکە سلێمانی لای خۆ چیە گەێنی؟ سلێمانی زۆر تایبەتە هەم بۆ من هەم بۆ خەڵکی شارەکە هەر بە شارە حیاتەکەش ناسراوە شاری هەڵمەت و قوربانیە شاری پێکەوە ژیانە هەموو سیمایەکی جوانی لە شاری سلێمانیا هەیە. ئەگەر پرسیارە لێ بکەم یەک سیفاتی سلێمانیم پێ بڵێ کە زۆر بەلاتەوە جوان بێ لە شارەکانی دیکەیانە بێت چییە؟ سلێمانی وەکوتم شاری پێکەوە ژیانە شارێکە یعنی باوەشی کردوتەوە بۆ هەموو کەسێک شارێکە بە هەموو کللتورەکەی بە جوانێکەی بە هەموو شتێکی ناسراوە ینی شاری سلێمانی زۆر تایبەتە نەک لای من لای هەموو کەس. ئەی خواردن شتەکانی کۆمەڵێک خواردنی کوردەواریمان داناوە بۆ قوتابیەکان و هەروەها لەگەڵ ئەوەی ئەمێ باسی ئەوە بکەم کۆمەڵێک کاری دەستیمان هەیە لەگەڵ خواردنەکانە کە داهاتی ئەم کارە دەستیانەوە ئەو خواردنە کوردەواریانە بۆ پرۆژێکی خێرخوازیمان داناوە.